پێشانگەها پەرتۆکال زانکۆ دهۆک لە کۆلیژا کارگیری و ئابووری زانکۆ دهۆک پێشانگەهاکە پەرتۆکان بۆ خوێندکار و قوتابی و مامۆستای زانکۆی هاتەڤەکردن و تێدا نزیکە 3000 پەرتۆکان هەینە و خوێندکار و قوتابی مەفاژی وەرگرن. گەلێکی عام بۆ تەڵەبەی يعني وەرگرتنا فکری نیە ئان کۆ دەمێکی فەرەخ قوتابی هەبتن یعنی بخوا پەرتۆکێ بخۆینتن یعنی گەلێک مفای ڕاست یعنی دەمی بەلاش نەچتن ئەف پەرتۆکێت هەنێ باشن ئەم مفایژی وەرگرنەکە بگرتی بوون منە نامێت ماستەرێ و نامێت دکتۆرای ئان بەحسێتە خەرجی قوتابی بخۆ بەێ یعنی شێوەکی شکلێکی عام گەلێک یعنی بفایە بۆ قوتابی مفایژی وەرگرتن و وەرگرتنا هەزرێت نی و معلوماتێت نی و یعنی بەرفرەکردنا هەزرا ويعني دائما مروفي بلاش نشط بشكل عام قالك راستي قالك خاصة جد باري يعني مشروعية تخرجي كيف هذا قالك فايدته كان هندي أزفيريس قالك جرى شيء مكتبة مخ كتبتين أنا وكيفانا وأبرو كليج يعني دنا بردس طلبوا هاتش يعني محتاج بيتي مشروع تخرجي بيتين ينجيبوا تقريرا كيف بخشكتن يعني كير بهد بمحاضرة راستيجي هبونا وان بيشانگهاد نافزانکوی دا هر واسا جهت خواندن دا گلک آگرینگه چونکی زانی مروویل همی دما پیدوی هنده پیشکفتن تدا بید نت وی بشبتن مرووی کو خواندنا خول سر دمایک بینید بلکو پیدوی هنده هیا کو مروف شهرازای بید همی بابتن جورا جورت جیان دا هر واسا زانی علمندی کو ده پتر که دات مروفی کو مروف بیتا کسی که تیگشتی و هر واسا هاریکاریا کمالگه کا باش بکد کو آواکیری بسر وعی کا باش ڕێبەرێ پەرتۆخانەی ژی وەسا بەحسێ گرنگیە وان جۆرە پەرتۆخانە دەکات. ئەف پێشەنگا پەرتۆکان 3600 پەرتۆکا تێتن 1200 ناو و نیشانن ئەف پێشەنگا مەدانە تەڵەبێتمە و مامۆستەتمە مفایەکیش کتێبا بینن بۆ خواندنێڤە ناحیە زانستی بۆ بەحتا و بۆ مطالعە خارجیڤە. هەڵوەسافەکەنا ڤان پەرتۆخانە هەندانە خوێندکار و قوتابی و مامۆستایان زانکۆیە ji بۆ گرنگدانێ پەرتۆکان ji بۆ خواندنا کۆلیژە و هەڵوەسا خۆڕ و شەمبیریکردن و خواندنا دەرێکی ژی.